کاکەگیان لە تۆزە خێراتر بڕۆ. باشە باش. چی بکەین نازانم ئەکشم بۆ تەلەفۆنێکی بۆ ناکەی ئەیچی بەخوا تەلەفۆنێکی بۆ بکات خێرا. ئەلۆ ئەلو باشی برای بەڕێزم تۆ چی؟ من ژنی سعدیم. ژنی سعدی؟ سعدی؟ ئەلو کاکە خودای خستەوە دایکە. ئێستا چی بکەین ئاکاکەگیان تۆزە خێرا بڕۆ. وەڵڵا کاکەگیان خێرا بڕۆ. خێراکە سعدی؟ ژنت هێناوە سعدی؟ سعدی؟ ئەو سەر بە قوڕە جوابیش ناداتەوە جوابتەوە با بۆ کاکەم بکەم. کاکە تەلەفۆن هەنارە بیدەمێ ئەلو ها هەنار ئەلو هەنار ئۆرۆ دەگریەی کاکە سعدی ژنی بەسەرم هێناوە. چێ بە توی گوت؟ دەزانم تازە تەلەفۆنەکەیم وەرگرتەوە ئافرەتێک تەلەفۆنی کردوەتی من ژنی سعدیم. موبایلەکەش وەرگرتەوە؟ بەڵێ تەلەفۆنەکەم وەرگرتەوە ئیدی ئافرەتێک تەلەفۆنی کردوتم تۆ چێوەتی ژنی سعدیم. باشە باش لە جێ خۆ بۆ هاتی لە جێ خۆ باشە؟ باشە کاکە جان چاوەڕێتم زوو بە. ئای سعدی وەڵڵا دەبێت دەردت چارەکەم سعدی ڕاوەسە ژن بەسەر من دێنی. چ بووەوە؟ سعدی بەڵێ ئەو هەنار چ دەرێتن؟ نازانم دەهێش نشکرد تەلەفۆنی کردی گۆشتی ئەوە تەلەفۆنی مێردەکەوە. کلۆفۆنیە بابەوە نییە گەرە تاکەت و باڵوکە شتەکەت پێ بدەوە تۆ مۆبایلەکە بدەوە ڕەمزەکەی دەبکەوەتە ڕەمزەکەی بکەوە تە کۆدەی سعدی ئەگەڵ قسەوە بێزان شتێ دەکەم هاوار سعدی شتێ دەکەم بەس خوا دەزانی. کاکە تو ڕاست بڕۆ ڕاست بڕۆ ڕاست بڕۆ باش تەلەفۆنیشی بکە. دەی کاکەگیان زوو بڕۆ. کێ ئەلو دیسەوتی بە بەدەرەوە. ئەلو حاجی قادر سعدی ئەوە تۆی؟ گوێ بدە من حاجی قادر ئەوڕۆ مەوزوعەکمان توش بە کورە مۆبایلەکەم بزر کردیە ئەوجا ئەوە نەمتوانی بێم مشکلەی ماڵێ کاکە شەوکەت و حاجی سابیری حەل بکەم. ئەوە چی؟ باشە باش تاوە خەمە نەبێ خوا حافیز. دێم من مۆبایلەکەی ببین بۆ دێم هەدی گورە چاوت باز دەکەم خواحافیز. خۆ سعدی بوو اینجا بە کۆدیش قسەی کرد دڵنیام شتێک هەیە لەو مۆزوعەیە. بابڕێن بۆ ماڵەوە بەخوا شتێک هەیە ئەو ئافرەتش ئەو تەلەفۆنە شتێک هەیە. هەنار بوو کاکەگیان ڕۆین بۆ ماڵەوە کاکەگیان. وەڵڵا بەس بابڕێن بۆ ماڵەوە کچە بەخوا شتێک هەیە. ئەرە وەڵڵا ئەو لەگە حاجی قادری قسە بکە پیاوە چگەلە باشە فلان چییە؟ سعدی تو بە چ مەشغولی من بە چ مەشغولی؟ تو بینی لوکە شتەکە لوکت لێ بەخەنە دەبی ڕەمزەکەی بکەوە کۆتە بکەوە. وەلی هیچ نییە نابختارە هەر ڕاست بڕۆ دەی ڕاست بڕۆ نەسوڕێەوە سڕێمە یان ڕاست بڕۆ چاوەکەم لەو تاسەی دەدەی